نیگار حەمەد عەلی لە شاری ڕانیە. سەبارەت بە ژن پرسی ژن لە بوارە ڕۆشنبیریەکان ئازاری بەربڕین شوێنیان و بربەستە کۆمەڵاتیەکان وەژن چی دەکات؟ دەمێ باز بکەم بەڕاستی ژن بەهرەمەندە، ژن توانەدارە، بەڵام هەرێکە و لە بوارێکدا دەتوانێت خزمەت بکات. ئەوەی تەوەری ئێستا کە باز دەکەی لە بواری ڕۆشنبیری، هونەری، سینەمایی، نووسین، ئەمانە کۆمەڵەیەک بابەتی جوان و هەسیارن بەڵێ ئافرەت هەیە، ژن هەیە، لەو بوارانەدا دەتوانێت خزمەت بکە. من وەکو خۆم کتێبێکی شعریم هەیە بە سێ زمانی ئینگلیزی، عەرەبی، کوردی و بە هەزاران راپۆرت و نووسین و مەقالە و چاوپێکەوتن و میوانداری و ڕێپۆرتاژ و هەم بەشدار بووم و هەم ئامادەشم کردووە. وەکو بربەست پێم وایە متمانە بەخۆبوون و پەروەردەی ڕاست و درست ڕۆڵ دەبینێ بۆ ئەوەی ئافرەت بتوانێت لەو بواران دەکاتکە. کاتێک ئافرەت سقەی بەخۆی بوو، بڕوای بەخۆی بوو، دەتوانێت خزمەتکە هیچ بەربەستێکی ژنیە، چونکە خۆی دەزانێت سنووری کارکردنی خۆی لەکوێ ئیش دەکا، لەکوێ ئیش ناکە و چی دەڵێ و چی ناڵێ. بوارەکان جوانن، شعرە، نووسینە، ئەدەبە، پەخشانە، هونەرە، سینەمایە، ئەو تا سینەمای کۆمەڵێک درامامان هەنا، درامای جوانی کە خزمەت بە کۆمەڵگە دەکات. بەڵام لەگەڵ ئەوە دانیم ئەو درامانەی کە ئافرەت بەکاردەهێنێ وەکو کاڵا، وەکو ڕێکلام، وەکو تەنها کە عەرز بێت، نواندن بێت، من لەگەڵ ئەوان دارێن، چونکە ئافرەت زۆر گەورە و بوونەوەرێکی جوانە و وا پێویست دەکات کە خۆشی لە بوارەکەی خۆیدا بە جوانی ئیش کات بە تایبەتی لە بواری نووسین و ڕۆشنبیری و ئەدەب و بەخشان و ئەوانەکە بواری ئەدەبی پێ دەگوترێت کە ئەمە بەڕاستی خزمەت دەکات. هەر بۆیە دووبارەی دەکەمەوە ئافرەت کاتێک کە بتوانێت بخۆی و عیلم و معریفەتی پێ بوو. ئافرەت ئەگەر بیری لە ڕوخساری دەرەوە کردەوە، ینی دوو شێوازمان هەیە، ئایا تۆ هەوڵ بدەیت ناوەت ڕۆشنبیر بێ، لە ناوەتدا کەسێکی پێگەیشت و بی، یاخود ئەو ئێستا بەڵاوەکەی دەبینین بە زۆری مرۆڤ هەنێ بیر لە جوانکاری و بیر لە ڕواڵەت و ئەوانە دەکەنەوە کە بەڕاستی ئەو پێچەوانەیە. ڕاستە بەشێکی گرنگە، ڕاستە جوانیش خی گەورەکەی دایە، بەڵام ئینسان وا هەز دەکەم بە سروشتی جوانە هەمووی شەبیر بکاتەوە لە ناو ناخی خۆیدا چۆنە، ئەوی ناخی خۆی چی دەوێ بە ئەوە بکە، بەو شێوازە خزمەت دەکات. کەواتە ئافرەت چەندە ڕۆشنبیر بێ، هۆشیار بێ، واعی بێ، ئەو بوارانە خزمەتکە، ئەوەندە جوانە لە پێشچاوی کۆمەڵگە ئەوەندەش خزمەت دەکات. وەکو ڕۆشنبیران، وەکو نووسەران، بەڵێ ئێمە ماوە هین هەیە تێکستی ئەدەبی و ئەوانەی کە کتێب دەناسێنن یاخۆ شعر دەخوێنەوە لە کتێبخانە لە ئێوارە کۆڕێکدا، ئەمانە بەردەوام ئەو چالاکی ئەو کۆبنەوانەمان هەنا. ئەمە خاڵە وەکو سندێکی ڕۆژنامە نووسانی کوردستانیش بەڵێم ئێمە وەکو نووسەران نووسینگەمان هەیە لێرە کە بۆ کاروباری نووسەران کۆبنەوە دەکرێت، بۆ کاروباری نووسەران هەوێ تازەکردنەوەیە یاخود کۆمەڵە گرێنەمایە، ئەمە لەوێ دەتوانین بڕۆی سەردانکەین و کاری خۆمان بکەین. وەکو بەربەستی کۆمەڵاتی من وا هەست دەکەم ئێستا نەک لە بەردەم نووسین و شعر و کۆمەڵە گر بابەتانە لە بواری ئەدەبی، من وا هەست دەکەم لە بەربەستەکان زۆر کەم بوونەوە. ئەوڕۆ ئازادی ڕادەربڕین لە هەموو بوارەکاندا زۆرە. بۆ ئافرەتیش ئەگەر ئازادی ڕادەربرینەکەی لە پێنا و خزمەتی کۆمەڵگە و خۆی و خێزان و تاکی کوردیدا بێ، پێم وانییە هیچ کەس ڕێگەدی بێ. بەڵام سنوور بەزاندن و کۆمەڵێک بابەت کە ببێتە مای تەشهیر و ناو زڕاندنی خۆت و خێزانەکەت و کۆمەڵگەکەت، ئەو پێم وایە خۆش ڕێ بە خۆت نادەیت. بەڵام لە ئەگەرێکدا ئەگەر خۆشت دەرکردبەوە نەکردێ، خێزانت کۆمەڵگەت بەردەست دروستکەن، مافی خۆیانە. کاتە ئێمە لە ژیانێک داین، لە کەونێک داین، لە دنیایەک داین، هەمووی سنووردار کراوە بە هەموو بوونەوەر و ئەوەی کەتیرا لە ژین بە کەون و کائینان سنوورێکی دیاریکراوی هەیە. هەر مرۆڤێک ئەو سنوورە بەزێنێ تووشی شکست دەبێت، تووشی بەربەست دەبێت، مازار بێئومێد دەبێت و ناتوانێت کارەکەی کە ناتوانێت هیچ شێوارێک شێوازێک خزمەت بکات. ئازادی ڕادەربڕین دەتوانێت بە ئازادانە ئەوەی داوای دەکانی مافەکەی خۆت لە سنووری مافی خۆتا چی داوا دەکەی بەڵێ بۆت هەیە، چی خزمەت دەکەی بەڵێ بۆت هەیە. بەڵام لە بەرامبەریشدا هەموو مرۆڤێک ئەرکی هەیە، ئافرەتیش ئەرکی لەسەر شانە، مافیشی هەیە. ئەرکەکە جێبەجێکە
داوای مافەکە شت دەکەی ئەو ماف بەرامبەر بەیەکە بۆیە داوا دەکەم هەر کەسێک لە بوارێک کە بەهرەی هەیە بەتایبەتی بواری ئەدەبی و ئەدەب و نووسین و بەهرەی زۆرجار لەو پارکە کۆمەڵێک هونەر نمایش دەکە لێرە هونەری خواردن دروستکردن هونەری چنین ڕستکردن ئەلەو پارکەی دایک ئێمە من چەندین جار لێرە بخۆم بەشدار بوومە کە لە هونەرەکەی سێرم کردووە لێرە کۆمەڵێک بابەتیان ڕست کردو کۆمەڵێک ئافرەتی خانمی بارەمەندمانەیە کە لەوەکە دڵخۆشم هەیە بەڕاستی کە ئەوان لێرە دەتوانن ئەو خزمەتە بکەن و هیچ بەربەستێکی ژنێ خوان تا ئێوارە هاتون و عەرزی کاڵای خوان دەکەن هەر دوێنێ شەو لەو سەرەوەیە دوکانێکمان ئیفتتاح کرد دوکانی چیرۆ دیزاین کە بۆ دیزاینی جل و بەرگ و خولی خەیاتی و فێربوون و چەند پرۆژەشی جوانە وەرە تۆ ئەوە بکە بە شەو چین ئیفتتاح نەکرد کۆمەڵێک خوشکبووین کە ئێمە دەستخۆشیمان لێ کردو و هیوامان بخواستە بەردەوام بێ بۆیە هەر پرۆژەیەک خزمەت بدۆزی ژنکە بە کۆمەڵ بکە بە تاکی کوردی بکە دەستخۆشی لێ دەکەین هانی دەدەین و ئەو بەهرێش کە خوای گەورە پێی داوی پێم وایە بۆ خزمەتی کۆمەڵگە و مرۆڤایەتیە کەواتە هونەری ڕۆشنبیری بواری ڕۆشنبیری بواری ئەدەبی بە هەموو بوارەکانیەوە کە لە بواری هونەری وێنە کێشان سینەمایی نووسین تێکس ئەمانە پێیان بەڵێن بواری ڕۆشنبیری بەڵێ ئەمە بوارێکی جوان و خزمەت کۆمەڵگە دەکەم هیوادارم ئافرەتانش بتوانن لەو بوارەدا خزمەتی خۆیان بکەن و بتوانن کەسێکی تێگەیشت و بێنە ناو کۆمەڵگە چاوەترس بن ئازا بن متمانیان بخۆیان دابێ بەڵام ئەو سنوورەی کە ڕمان دیاری کراوە بۆ ئەوەی ئینسان بە سەربەرزی و بە ئەخلاق و مۆراڵەوە بتوانێت خزمەتی کۆمەڵگەی خۆی بکات